بدوامه. الحمد لله الذي هدانا بنعمته وشرفنا بمحمد ورسالته. الحمد لله الذي هدانا للاقتداء بسنته والتمسك بهديه، الذي جعله علما على محبته وحصول مغفرته، كما قال سبحانه وتعالى: قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. خۆشەویستەکان، خوا سبحانه وتعالى شەیطانی کردووەتە دوژمنی مرۆڤەکان. وەکو رب العالمین دەفەرمێ: إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا. شەیطان دوژمن و نەیاری ئێوەیە، بۆیە ئێوەش شەیطان بکەن بە دوژمنی خۆتان، و ئەو دەیەوێ ئێوە لە ڕێگای حەق و صراط المستەقیم لابەرێ. هەر بۆیە وریای ئەو دوژمنەتانە بن کە هەر لە کۆنەوە دایک و باوکتانی لە ناو ڕەحمەت و ناز و نیعمەتی منا بەدەر کرد کە بریتی بوو لە ئادەم و حەوا. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين. كفرمان ما كرد با ملائكة سجد برن بو آدم، أو سايكيك لنا ورزي ملائكة سرپێچی کرد و سەرکەش بوو سوژدەی بۆ نەبرد کە بریتی بوو لە ئیبلیس. هەر بۆیە رب العالمین دەفەرمێ: أفتتخذونه وذريته أولياء من دوني وهم لكم عدو. ئایا ئەو دار و دەستەکەی و دۆستانی ئەو دەکەن بە ئەولیای خۆتان و بە دۆستی خۆتان و بەگوێی ئەوان دەکەن و بەگوێی من و دۆستانی من ناکەن؟ بئس للظالمين بدلا ما أشهدتهم خلق السماوات والأرض ولا خلق أنفسهم وما كنت متخذ المضلين عضدا. هەر بۆیە هەر لە مێژەوە شەیطان بڕیاری دا و دوژمنایەتی بەندەکانی خوا بکە، بە چەندەها ڕێگە هەوڵی داوە بەندەکان لە خشتە بەرێ. هەر بۆیە هەمیشە رب العالمین ڕێگاکانی شەیطانی ڕوون کردوتۆ و ڕێگاکانی خێر و ڕەحمانیشی ڕوون کردوتۆ، بۆ ئەوەی بەندە لە بەرچاو ڕۆشنیا بێ لە ڕێگای خێر و لە ڕێگای شەڕ. ئەوەی شەڕە خۆی لێ بپارێزی، ئەوەیشی خێرە هەنگاوی بۆ بنێ و ئەنجامی بدە. وەکو چۆن ناسینی خێر زەرورە، ناسینی شەڕش زەرورە. ناسینی خێر بۆ ئەوەی کاری پێ بکەیت و ناسینی شەڕش بۆ ئەوەی خۆتی لێ بە دوور بگری. عرفت الشر لا للشر ولكن لتوقيه ومن لم يعرف الخير من الشر وقع فيه. شەڕم ناسی نەک لەبەر شەڕ، بەڵکو خۆمی لێ پارێزم. هەر کەس خێر و شەڕ لێک جیا نەکاتەوە، هەردووکیان نەناسێت، تێدەکەوێت. هەر بۆیە بێ ڕێگاکانی شەیطان بناسی و بزانین رب العالمین ڕێنمووی کردین بۆ صراط المستەقیم و لە صراط الشەیطان ئاگاداری کردوینێتەوە و ڕێنمووی کردین بەوەی شوێنی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی سەڵات وسەلام، نە زیاتر و نە کەمتر لە ڕێبازەکەی ئەو لا نەدەین. وەکو دەفەرمێ: قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەگەر ئێوە خواتان خۆش دەبێت شوێنی من کەون، خوا خۆشی دەوێن. ويغفر لكم ذنوبكم، لە تاوانەکانیشتان خۆش دەوێت. وەکوی پێمان بڵێ: ئەی بەندەکان، ئێوە چیتان دەوێت؟ خۆشەویستی خواتان دەوێت، شوێنی پێغەمبەری خوا بکەون. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. خۆشەویستی خواتان دەوێت، شوێنی رسول الله کەون، خوا خۆشی دەوێن. ئێوە چیتان دەوێت؟ لێ خۆشبوونی خواتان دەوێت. ويغفر لكم ذنوبكم، لە تاوانەکانیشتان خۆش دەبێت رب العالمین. کەواتە ئەگەر کەسێک فەلاح و سەرفرازی و سەرکەوتنی هەتایی و هەمیشەیی دەوێت، با شوێنی ڕێبازی پێغەمبەری خواکەی و لە ڕێگاکانی شەیطان خۆی بە دوور بگرێ. هەروەها رب العالمین دەفەرمێ: وەڕەحمەتی وەسیعەت كل شيء فسأكتبها للذين يتقون. وەڕەحمەتی من سەر هەموو شتێک کەوتووە، لە سەروی هەموو شتێکەوە. بۆ کێ دەینووسم ڕەحمەتی خۆم؟ ڕەحمەتی خۆم بەرکێ دەکەوێت؟ بۆ ئەوانەی کە تەقواکارن. كين تقوى كاركان؟ رب العالمين دوجار دفرمي: الذين يتبعون الرسول النبي الأمي. أواني كشويني تقوى كاركان كين كشويني أم بيغمبرا نخون دوارة دكون كلالين خواوا روانا كراوا باشان دفرمي: فآمنوا بالله ورسوله النبي الأمي. باشان دفرمي: واتبعوه لعلكم تهتدون.
وشوێنی ئەو پێغەمبەرە بکەون بۆ ئەوەی هیدایەت بدرێن کەواتە هیدایەت و صراط المستقیم لە شوێنکەوتنی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام وەکو چۆن غیوایەت و گومڕایی لە شوێنکەوتنی شەیطان و ڕێگاکانی شەیطانە. شەیطان کاتێک کە تەماشای بەنداکە دوو خاڵی تیا دەدۆزێتەوە، یا تەماشاکە زۆر ستورە لەسەر کارە خێرەکان و ئەنجامێدا هیممەتی بەرزە دەڕوا لە لای ئەم بەندا کارە خێرەکان کەم دەکاتەوە، وەکو پێی دەڵێ ئەم کارە کەمە، ئەبێت تۆ زیاتر لەمەش بکەی، ئەبێت تۆ مبالەغە لەمە بکەی. بۆیە ئەمەیان تووشی غولو و زیادەڕۆییەکە. ئەوەشیان دەبینێت لە نەفسیە حەزی لە تەمبەڵیە، زۆر هێمەتی بەرز نییە، هەر بۆیە وازهێنان لەو کارەی لەبەرچاو کەمەکاتەوە. هەست زۆر سادەیە، سووکی دەکاتەوە لە پێشچاوی، ئیتر یا هەر نایکە یان بیچیکە بە کەم و کورتی و بە نوقسانیوە دەکا، ئەمیشیان تووشی کورتڕەوی دەکات، تووشی تەقسیر دەکات. کەواتە بەندەکانی خوا لە سێ حاڵەت زیاتریان بۆ نییە، یا توندڕەون و زیادەڕۆن، یا شلڕەون و کەمڕۆن، یا ناوەند و ناوەڕاستن. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. أنعمت عليهم وسطكيا، ضالين زیادەڕۆکەیە، وغير المغضوب عليهمش بريتين لا كدرەوەکان، ئەوانەی کە علمیان هەبوو عملیان پێ نەکرد. ضالینەکانیش ئەوانەی کە عملیان کرد و علمیان نەبوو. ئەنعەمتە عەلەیهیمش کە علم و عملیان هەیە. هەر بۆیە شەیطان ڕۆشتە لای بەندەکان، هەر کەسێکیان و بە شێوازێک، هەر کۆمەڵێک و بە شێوازێک تووشی زیادەڕۆی و کودڕەوی کردن. کەمێک بوون لە بەندەکان ڕاستڕۆ بن، لەسەر ڕاستە شەقام و صراط المستقیمەکە بەردەوام بن، نە زیادەڕۆ و نە کودڕە بن. ڕۆشت زیادەڕۆی کرد بە خەڵکانێک لە دەرکردنی ئەو ماڵەی کە واجبە لەسەری. ڕۆژ زیادەڕۆی پێکردن، هەرچی پێبوو لە ماڵەکەی هەمووی پێبەخشی. کودڕەویشی کرد بە خەڵکانێک، ئەوەیشی کە واجب بوو لەسەر شانی لە ماڵەکەی خۆی دەرێ نەکرد. کوردڕەویشی کرد بە خەڵکانێکی تر، ڕۆیانەت ڕۆشتن پێغەمبەر و وەرەسەی پێغەمبەرانی خۆیان کوشت. کوردڕەویشی کرد بە خەڵکانێکی تر، ڕۆشتن پێغەمبەرەکانی خۆیان پرست. کوردڕەوی پێکردن، تەنانەت ڕۆشتن پەیامبەرانی خۆیان کوشت، وەکو چەندین پەیامبەری بەنی ئیسرائیل لەلایەن گەلەکانی خۆیانەوە کوژدان. زیادەڕۆیشی کرد بە خەڵکانێک کە ڕۆشتن پەیامبەران و وەچەی پەیامبەرانی خۆیان پرست. کەواتە کەمێک لە بەندەکانن وەسەط بن. دائیمەن شەیطان بەندەکان یا توندڕەویان دەکا یا شلڕەویان دەکا، یا دەزانێ خۆی بتەقێنێتەوە، یا دەزانێ مۆسیقا حەڵاڵکە، ناتوانێت لەو بەینە ڕێگایەک بۆ خۆی دابمەزرێنێ لەسەری بڕۆ. وا دەزانێ دینداری یا توندڕەویە یا شلڕەویە، وەسەطیەت و ناوەندگیری نازانێ. بەڵام ئێمە هەر توندڕە و شلڕەومان نییە، شەرعڕەویشمان هەیە، ناوەندگیریشمان هەیە. کودڕەویشی کرد بە خەڵکانێک لە ئالوبەیتی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام، کە ڕۆشتن ئالوبەیتیان کوشت، وەکو لە سەردەمی ئەمەوەکانە هەنێک ڕۆشتن ئالوبەیتیشیان کوشت. بەڵام کوردڕەوی بەمان کرد و تەقسیریان کرد لە حەقی ئالوبەیتە، کەچی زیادەڕۆیشی کرد بە خەڵکانێک ئالوبەیتیان پەرست، بەڵکو بە معسومیشیان زانی هەنێکیان تەنانەت ئالوبەیتیان بردە ڕیزی خواوە جەل جەلالوه. زیادەڕۆی بە خەڵکانێک کرد، بە هیچ شێوەیەک تێکەڵاوی خەڵکیان نەکرد، تێکەڵاوی خەڵکیان بە حەرام زانی، تەنانەت لە تاعەتیشە، لە نوێژە، لە جومعەیە، لە جەماعەتە، لە خوێندنی عیلمە تێکەڵاوی خەڵکیان نەکرد، زیادەڕۆی پێکردن. کوردڕەویشی بە خەڵکانێک کرد، ئەوەندە تێکەڵاوی خەڵکیان کرد لە حەرام و حەرام خواردنیشە، لە زوڵم و زۆریشە هەر تێکەڵاوی خەڵکیان کرد. کوردڕەوی بە خەڵکانێک کرد لە فێربوونی عیلمە، بە هیچ شێوەیەک عیلمیان بە حسابیان بۆ عیلم نەکرد، وتیان نابێ عیلم بخوێندرێ. کوردڕەوی بەمانە کرد، بەڵام زیادەڕۆی بە خەڵکانێکی تریش کرد، ئەوەندە خەریکی عیلم بوون، عەمەلیان لە بیرۆ ڕۆشت. زیادەڕۆی بە خەڵکانێک کرد بۆ ئەوەی حەرام نەخۆن، گیا و گژوگیای بیابان و دەشتیان نەخوات، بۆ ئەوەی ڕزقێک نەکەون حەرام بێ، زیادەڕۆی پێکردن. بەڵام شڕەویشی بە خەڵکانێک کرد لەبری ئەوەی هەر خۆیان لە حەرام بپارێزن، حەرامی خاڵسیشیان خوارد. زیادەڕۆی بە خەڵکانێک کرد، تەنانەت شوێنی سنەتی ڕەسوڵڵا نەکەوتن، تەنانەت لە ژنهێنانیشە،
ئاوا تەرکی دنیایان کرد کەچی زیادە شل ڕەویشی بە خەڵکانێک کرد لە سونەتی ڕەسوڵ اللهی بەدەرکردن زیادە ڕۆی بە خەڵکانێک کرد ڕۆشتن زانا و شێخ کاڵێم شێخ مەبەستمە و شێخانە نییە کاڵێن ئێمە لە ئال و بەیتی ڕەسوڵ اللهین و لە کەسوکاری پێغەمبەری خوان کە شێخ و سەیدیان پێ دەڵێن ناو کوردەواریە بەسم لە لەفزی شێخەکە لەفزە شێخە عامەکەیەکەوە لە وڵاتی ئیسلامە هەر کەسێ خەریکی علم و داعوە بێ پێی دەوترێ شێخ زیادە ڕۆی بە خەڵکانێک کرد لە شێخە کە ڕۆستن شێخەکانیان پەرست بەڵام کوڕڕەویشی بە خەڵکانێک کرد کە ڕێز و حورمەتیان لە شێخەکان نەگرت زیادە ڕۆی بە خەڵکانێک کرد شوێنی قسەی عولەما کەوتن تەنانەت حەڵاڵیان بە حەڵاڵە زانی و حەڕامی عولەماشیان بە حەڕامە زانی تەنانەت شوێنی قسەی پێغەمبەری خواش نەدەکەوتن تا قسەی عالمەکەیان پێچەوانەی بوایە شڕەویشی بە خەڵکانێک کرد حسابیان بە قسەی عولەما هەر نەدەکرد زیادە ڕۆی بە خەڵکانێک کرد کە دەیانوت مرۆڤ هیچی بەدەست نییە هەرچی مرۆڤ دەیکا هەمووی خوا دەیکا هەمووی هەم فعلی خوایە هەم قەدەری خوایە کوردڕەوی بە خەڵکانێکیش کردی هەم مرۆڤ ئازادە چی دەکا خوا حەقی پێوە نییە نەعوذ بالله ئەسخۆن خوا نازانێ مرۆڤ چی دەکا زیادە ڕۆی بە خەڵکانێک کرد دەیانوت خوا لە هەموو شوێنێکەیە چۆن هەوا لە هەموو شوێنەکەیە خوا لە هەموو شوێنەکەیە کوڕڕەوی بە خەڵکانێکیش کرد دەیان خوا نە لە سەرە نە لە بانە نە لە پێشە نە لە پاشە نە لە بەردەمە نە لە دوایە نەها لە ناو بەندەکان نەجیایە لە بەندەکان تعالى الله عن ذلك علوا كبيرا كأجر سيبوي رحمتي خوالي بشيخ الباني قصيكي خوش دكا برحمن بدا فرمي أجر برسيار بكي لسيبويه عبقرية للغة عربة الله أجر برسياري ليبكي بلاي بيناسي عدمه هيج مبكا هيج شيء هيج الله لما باشتر تعريفي بودناك كبلي أو تاني نلا بيشا نلا باشا نلا تشبه نلا راستا نلا بانا نلا خوارا أما هيجا أوانيش أيانود خواهي تعالى نلا سر نلا خوارا نلا باشا نلا بيشا نلا تشبه نلا راسا ويستيان خوابا باق راقرن بلان سريان لو درتوكا اعتراف ببوني خواجنا كان جل جلاله زيادة ريبة خلقانة كرد أيانود همو كسي شفاعتك لا يخواب بإذن خواش وكو دبين نديسن هموش تقرب دكان بالشفاعات ولا قيامته كتشي كل رويشي بخلقانة كرد شفاعتي أنا الإثبات ندكت لأن الشفاعات هرنية خواهي تعالى شفاعتي هيج كس قبول الله كلا قيامته أو من بسمة كآخر بشيتي وكوتاها من بشيشينيها كوتا بشيتي لباسكي منها زيادة روي كرد خلقانك للطهارة ودزميش قرتنا كوا يك ساعات بس خليك دزميش قريه بلان شرويش كرد خلقانك دزميش قريان بنقصاني دقرن شيطان تواني سركوتي بي لو هناوي وای کرد لە کۆمەڵێ بەندەی خوا بە یەک سەعات بەس خەریک دەستنوێژگرتنە سەعات 11 دەست دەکا بە دەستنوێژگرتن هەتا سەعات 12 ئەو داماوە خەریکە دەستنوێژ دەشوە هێشتا لێ نەبوو تۆ زۆرم کەم نین واللهی خەڵک هەیە بەیانی دەستنوێژ دەشوە هەتا وەکو نیوەڕۆ لە دەستنوێژ نەبوو تۆ وەسوسەی هەیە جا باسەکەم من ئەمڕۆ لە وەسوسەیە ئەو وەسوسەی کە گەلێک گیرۆدەی بوون 5 جار غوسڵ دەکاوا دەزانێ غوسڵی نەگرتووە 10 جار دەستی دەشاوا دەزانێ نەیشۆردووە ئەمە دەرگای شەیطانە ئەگەر پێ دوایە ئەمە عیبادەتی خوایە ئەمە مەعسیەتی ئەڵڵایە ئەگەر پێ دوایە لە خوا نزیک تەکاتوە لە خوا دوور تەخاتوە چونکە تۆ پێچەوانەی فەرمانی پێغەمبەری خوا دەکەی عەلەیهی سەڵات وسەلام فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة باواني سرپێچی فەرمانی پێغەمبەری خوا کەن عەلەیهی سەڵات وسەلام وریابن لەوەی کە تووشی فتنە و بەڵایەک ببن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەستنوێژی ئەدەشوشت 3 جار دەیشوشت ئەوە بجارێکیان فەرمووی هەر کەسێ لەمە زیاتر بکا فقد تعدى وأساء وظلم هەر کەس لەمە زیاتر بکات تعدا و دەستدرێژی کردووە
وخراپەی کردووە و زوڵم و ستەمی کردووە ئەتۆ 4 جار 10 جار 20 جار دەست دەشۆی لە بری خێرت بگا شەڕت دەگا بەخوا هەنێ جارێ نوێژەکەی لە دەست دەردەچوێ نازانێ داماوە بەدەستی خۆشی نییە و نامێ عوزری بۆ بێنمە خۆی فێر کردووە کەوای لێ کردووە بۆتە طەبیعەت لە ناخێ لە هەناوێ ڕەگ و ڕیشەی داکوتاوە بە ئاسان پێیتەرێک نادرێ چەند جار چەند کەس گیرۆدەی ئەم نەخۆشی وەسوەسە بووە ئیشکالەکەیش لەوەتانێ کابرا لە خوا نزیکبوونەوەی دەزانێ ئەو نیەت هێنانی پێش نوێژ کە بیدعەیە جاروە هەیە نوێژەکە تەواو بێ ئەو هێشتا هەو داماوە نیەتەکەی تەواو نەکردووە 10 جار دەڵێ نیەتمە 4 کات نوێژی نەمەڕۆ 3 کات نوێژی مەغریب هەم دەیبا و دەیتێری لەو بەینە یاریە کا تا سەلامە درێتەوە ئەمە تاوان نەبێ چی تاوانە ئەمە مەعسیەتی خوا نەبێ ئەتۆ چی بە مەعسیەتی خوا دەزانی ئەمە نزیکبوونەوە لە رب العالمین إن الله لا يحب المعتدين والله يوي تو تعدى كردنا خوا دزدريش كراني خوش ناوي تعدى كراني خوش ناوي تو تعدى كي لو سنوري خوا دايناوه چون خود بتاوان بار و بگناه بار نازاني داوا كارم دخوا بفضل كرمي خوي إصلاح من كان ما نقدر تصرص شقام إسلامتي هداياتي ظلم أمدا شفاء نخوش كان أمدا اللهم آمين الحمد لله ثم الحمد لله لا توفيق ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب خوش بستكان بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم بيق مشت دزنجي دقرت مشتيك آو بيق مشتي آو دزنجي دشورت بلكو جاري كان بيكك للصحابي كان يفرمو بيني دزنجي قرتو زيادة الرؤي زوري كر فرمو زيادة الرؤي مكة وتي يا رسول الله بو زيادة الرؤي كردن لآبي شهية فرموي بڵێ ئەگەر لەسەر بەحرێکی شابووی نابێت زیادە ڕۆیی بکەی لەسەر بەحرێک ئاو فەرمووی نامە زیادە ڕۆیی بکەی هەر بۆیە بەڕاستی ئێمە مبتەلا بووین بە خەڵکانێک و زۆر جار ئیدعای شوێنکەوتنی مەزهەبەکانی شەکەن لە کاتێککە ئەو نەخۆشیی گیرەدۆی بن بەڕاستی ناوی نەخۆشیە ناوی بەڵایە حتى ابن عقيل حنبلي الله جارك كابرية قاتو تلاي وتيسي أمن 4 جار دسمة كما ناو آوكية جارو هيا 10 جار دسمة كما ناو آوكية أي شوام هر دلام نمشوردو أوش فرميتو أصلا يوجد لسرنية وتي شوان وتي بيغمري خواه عليه الصلاة والسلام دفرمي رفع القلم عن 3 قلم لسر سيكو مالهال قراو أي كان دفرمي الشيد هتاوك وأعقل دبي أتو شيتي كسي الشيد نبي شوان 10 جار دس دكات ناو آوكو والله نمشوردو هەر بۆیە خۆشەویستەکان زانایان دەفەرمون لە فیق و تێگەیشتنی ئینسانەوە تانێ ئاو کەم سەرفکا لە دەستنوێژگرتنە تەماشای پێشاومان شافعی بکەن بە ڕەحمەتی خوا بێ مڕوزی کەیکێکە لە تەلەبەکانی ئەفەرمێ وەڵڵاهی جارێکیان دەستنوێژی شۆر ئەوەندە ئاوی کەم سەرف کرد بەردەمیم گرتم با خەڵک نەیبینێ ئەگەر خەڵک بیبینێ ئەڵێن ئەبوو عەبدوڵڵا نازانێت دەستنوێژ بگرێ ئەوەندە دەستنوێژی ئەو نە ئاوی کەم استعمال کرد بۆ دەستنوێژەکەی ئەوە شافعیە ئەوە سەرمەزهەبەکەمانە ڕەحمەتی خوا لە سەرمەزهەبەکەمان بێ ئەحمەدی کوڕی حەنبەل ئەفەرمێت ئەوەندە ئاوی کەم بەکارهێناوە لە دەستنوێژگرتنە هەنێ جار زەویەکەی تەڕ نەیەکرد هەر بۆیە خۆشەویستەکان عیبرەت لەوە تانی ئینسان ئاو بەر پێستەی کەوێ و پێستەکە ئاوەکە بەر پێستەی لاشەی کەوێ عیبرەت بەوە نیە ئاوەکە شڵپەی بێ نا گرنگەوە تانێ دەموچاو پاکۆ بێ هەر بۆیە زەلام وا هەیە نەک هەیە بەڵکو زۆر بەرمیلی ئاو بەشی ناکە بۆ دەستنوێژی ئەگەر ئەو ئاوەی لەو بەلوعا بەرێداتەوە کەی تۆ نیو بەرمیلاوەکە بەرمیلی ئاوەکە ئەمە بەڕاستی ناشەرعیە و حەرامە ئەوەی تا ئێستا بە خۆی نەیزانی و با بێدار بێ و ئاگاداری خۆی بێ بەڕاستی لە ئەنجامدانی حەرامە و حەرامێکی ئەنجامدا
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو مەذهەبەکان ئەوە پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵات وەسەلام. ئیتر نازانم ئێمە شوێنی قسەی کێ کەوتوین لەم کارانەمان جگە لە نەفس و لە وەسوەسەی شەیطان نەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە عەبدوڵای کوڕی عەباسی فەرموون لە حەجا بوو وا مەوسمی حەج نزیکە، فەرمووی حەوت بەردم بۆ بهێنە، ئەفەرمێ منیش حەوت بەردی خەلفم بۆ هێنە. یعنی ئەوەندە بچووک و دەکرا ئاوا هەوای بدەی بەم شێوازەی کە هەوا دەدرێ، ئەوەندە بچووک بوو، ئەوەندەی نۆکێ بوو. فەرمووی بەندەکانی خوا بە بەردی ئالەم شێوازە شەیتان ڕەجم بکەن، بەرد بەهاوێژن و ئامان وریای زیادە ڕۆیکردن بن، ئەوەی گەلانی پێش ئەوەی لە ناودا زیادە ڕۆیکردن بوو. سەیری پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ئاگادار کراوەتەوە ڕۆژگارێ دێ لە ئوممەتەکەی بە بەردی وەکو نۆک ڕازی نابێ، ناڵێم هەیە، بەڵکو ئەوانەی کە بە بەردی بچووک ڕازی ئەبن زۆر کەمن. ئەوانەی لە حەجن ئەڕۆن بۆ حەج ئەو حەقیقەتە باش دەزانن کە هەمووی بە بەردی گەورە گەورە نەبێ ڕازی نابێ. لە کاتێکە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام لە زیادە ڕۆیکردن نەهی کردووە، ئەو بەردە بچووکەی دانا و شوێنی پێغەمبەری خوا بکە و سەلامەت دەبی، نە بچووکتر و نە گەورەتر. هەر بۆیە عەلا خوتاه وەکو پێ بە پێی ئەو زەرر ناکەی، بچووک بوو بچووک بکە، گەورە بوو گەورە بکە، زیاد بوو زیاد بکە، کەم بوو کەم بکە، زیاد ڕۆی مەکە. نەتوندڕە و عەرزم کردن، نەشرڕە و عەرزم کردن، شەرع ڕەو. وشرع رويش يعني عدل وسط ناوندگيري وكذلك جعلناكم أمة وسطا يوما كردون بقليكي وسط وكو رسول الله عليه الصلاة والسلام للبخاري شرحي وسط كافر من العدل يعني إما أمتك عدل دادقري ناوندين هربويا زيادة روي كردن لبريوي إنسان توشي خيركا توشي شرعي دكا وسريشي لقمرايو لضلالته دركا هربويا خوشا ويستكا أو يشوني بيغمري خوا دكوي عليه الصلاة والسلام أو تانية كخوا خوشي دوي أو تانية بالرحمة خوا دكوي وخوا بليني بيداوا بخاتب هشتو أو الشي لسنتي بيغمري خوا لا ددا بكم روي يابتون روي بزيادة الروي أو نلو بندانية كخوا بليني بهشتي بيداوا نلو بندانية كخوا بليني إحسان وشاكي بيداوا وأوي كميان متبعة وأميد ومشيان مبتدعة باورياي خوي بي هربويا اتبعوا ولا تبتدعوا فقد كفيتم متبع بل أو أنت الشرع من هيك بس بيبوي شويني كيلو تشاوي اللي بكي أو ما وتبيلا لخزبتنا موسمي حج نزيكا هربويا تكاكي لو أني كارون بو حج ناركي سرشاني خويان قرسكن نخلكي شاركي سرشاني عن قرسكا ناركي سرشاني خويان قرسكن بويك هديكي زور بينه نا ايوش اركي سرشاني اوان قرسكن بداوا كردني هديه وبسردان كردني بيت ما يزعج كردني حج فرزك لفرزكاني اسلام وكاركي قورو قرانو گرنگە بەڵام نابێ زیادە ڕۆیتیا بکرێ هەر بۆی ئەوانەی ئەڕۆن با مەناسیکەکان بە جوانی ئەنجام بدەن چۆن ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئاوهای ئەنجام بدەن نە زیادە ڕۆ نە چل ڕۆ حەوت تەوافی داناوە هەشت نابێ بکەی و شەشیش نابێ بکەی وەکو خۆی سەرتاشین کوردکردنەوە و تاشینی تەواوی داناوە سفری داناوە هەر کامیان دەکەی وسفر كدنا كيش لتاشينا كباشتره شيطان رجم كاصلكي رمي جمراته يعني بردهاويشتن او بردها وابدك لسندها توكا او اندي نوكيكا مره بردي قوره بينا بلنا والله من ضل مرتاحنا بي او ضلدنا خوشه ها هر ضلك بس سند رازينا بين خوشه وبيسي بشفاها بيا قداري ضلي خود با خوا بفضل كرمي خوي دفارين ولا سر سند مان جيني لسر سند مان مريني لسر سنتي خوي زنو مان كات وحشر مان كات دا كرم لخوا بفضل كرمي خوي رحم لهم ولا مان كات مان يرتو صلاة راس الشقامي خوي بير رازية اللهم آمين إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآل محمد
كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد، وبارك على محمد وآل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. قوموا إلى الصلاة.